لە هەموو شۆڕش و ڕاپەڕینێکدا ژن دەتوانێت جێپەنجەی خۆی ببینێت لە هەموو سەرکەوتنێکدا کە ڕوودەدا لەم جیهانە. ئەگەر بێت و بەوردی سەیری ئەو ڕاپەڕینەی ئێران بکەین، ژن قوربانی دەری یەکەمە و هەروە شۆڕژگێڕی یەکەمیشە. ژن دەتوانێت جێپەنجەی خۆی ببینێتەوە ئەگەر لە چک بەسەر بە یا لە چکی بەسەرەوە نەبێت دەتوانێت ئیشی خۆی بکالە لە هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی کە ڕوودەدا. بۆ مەسلەی ئەو خاتوژینە ئەمینی کە شەهید کرا بە ناحەق جیهانی هەژان، ئەوانی کە لەسەری بە جواب هاتن یا وەڵامێکی ناڕەزاییان هەبوو، تەنیا ئافرەتان نەبوون، ژنان نەبوون، بەڵکو پیاوانیش بوو لە نەتەوەی گرتوەکان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. لە هەموو ئەو شوێنانە ژن وەڵامێکی کاریگەری هەبوو بۆ ئەو ڕووداوە نەخوازراوەی کە ڕوویدا. ئەگەر بە وشە سەیریکەین، وشەکان زۆر جوانن. ژن ئازادی ژیان، ئەگەر ژن نەبێ ئازادیش نابێ، ژیانیش نابێ. سێ وشەی زۆر جوان هەڵبژێردراوە، وشەیەکی زۆر جوانە. ئەگەر سەیری بکەی ئەوانەی کە پشگیری ئەو ڕووداوانەش دەکەن کوردیش نین، لە وشانە تێناگەن، بەڵام وشەکانیان هەڵگرتووە. ئەگەر سەیرت کردی بێ هەمویان کردویانە تەشیعار و یان نووسیویانە لەسەر پارچە وەرقەیەک و نیشانی جیهانی دەدەن. ئەو وشانە ئەگەر لێشی تێناگەن بەڵام هەر دەینووسن، بەرزیشی دەکەنەوە. ئەو ئازادی لە کوردستان هەیە بێگومان لە ڕۆژهەڵات نییە. پێویستە ژنان ئەو ئازادیە بە شێوەیەکی باشتر بەکاری بێنن بۆ داواکردنی ئازادیەکانی خۆیان، بۆ داواکردنی ئەو مافانەی کە پێویستە لە کوردستاندا لە هەموو جیهاندا ژن بەدەستی بێنێ. وەگوتم زمینە سازی زیاترە بۆ ژنانی باشوور وەک لە پارچەکانی تری کوردستان. پێویستە سڵ نەکەنەوە لە داواکردنی داواکاریەکانی خۆیان. بچووکترین مافی سەرەتایی ئەوەیە کە بتوانێت ژن بە ئازادی بژی. بەڵێ بێگومان گەشتبینم، چونکە ئەو دەنگێکی ئێستا هەیە لە ڕابردوودا نەبووە، بەڵام لە داهاتوودا بە هاوکاری هەموو لایەک دەتوانێت ئازادیەکی باشتر بۆ ژنان فراهم بێ لە ڕووی سیاسی و ژیانەوە. لە ماوەی دوومانجی ڕابردوو کە شۆڕشی ژینە ئەمینی لە شاری ڕۆژهەڵاتی کوردستان لە سەقز هەڵگیرسا، کە ئەبینین کە ژنێک پێشڕەوایەتی ئەم شۆڕشا کە بەبێ ئەوەی کە خۆی لە ژیان جاما بێتن، هەر لە بیدایەت وەکو سەرکردەیەک ژیانی خۆی بەخت کرد بۆ هەڵگیرساندنی ئەم شۆڕشا و ڕۆڵی ژنان زۆر بە گرنگ و بەرچاو دیارە لەم شۆڕشە، لەبەرەوەی ژن ژیان ئازادی کە ئەمە خۆی لە خۆیدا دروشمێکی مژدەبەخشانەیە کە ڕۆڵ و پێشەنگایەتی ژنان پیشانەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان. ڕاستە کە خەڵک لەوێندەرا ناڕەزایەتیە لە حکومڕانی سیاسی وڵاتی ئێران، بەڵام ئامانجیشیان گۆڕینی سیستەمی حکومڕانیە بە سیستەمێکی دیموکراسی